دوایەوەی سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان تۆمەتیەوەی خستە پاڵ بزوتنەوەی گۆڕان و دوو حیزبە ئیسلامیەکە بەوەی کە پشتیان هەیە لە فرۆشتنی نەوت هەر زوو هەر سێ حیزبەکە و تۆمەتانەیان ڕەت کردەوە. بزوتنەوەی گۆڕان دەڵێ پێویستە و حیزبە و سکرتێرەکەی داوای لێبوردن لە بزوتنەوەی گۆڕان بکەن بە پێچەوانەوە لە مافی خۆیان خۆش نابن. لە ئێستادا ئەو بزوتنەوەیە لە دادگای سلێمانی سکەڵای یاسایی تۆمار کردووە و داوای قەرەبووی مادی و معنەوی ئەکات. بزوتنەوەی گۆڕان مۆڵەتی دوو ڕۆژی دا بە سکرتێری حیزبی سۆسیال دیموکراتی کوردستان بۆ ئەوەی پەشیمانەوە لەو لێدوانەی کە بۆ ڕادیۆی دەنگی ئەمریکایدا بوو کە کۆمەڵی تۆمەت و تەشیر و قەسفی سۆپاڵ بزوتنەوەی گۆڕان گوایە بزوتنەوەی گۆڕان لە سەروبەندی پێگەنانی کابینەی هەشتێ بنکە فراوانە ڕێکەوتووە لەسەر دروستکردنی کۆمپانیا لەگەڵ باقی حیزبەکانی ترا واتە شەڕی بزوتنەوەی گۆڕان شەری پشکێنە بووە نەک شەڕی قوتی خەڵک و چاکسازی. بۆیە ئێمە لەسەر ئەم تۆمەتانە دوای تەواوبوونی دوو ڕۆژەکە ئەمڕۆ سکاڵامان تۆمار کرد لە دادوەری دادگای لە کۆڵینەوەی سلێمانی و لە بنکەی پۆلیسی بەختیاری و داوای ڕێکاری یاساییمان کرد. بۆیە لێرەوە داوا لە بەڕێز سکرتێری سۆسیالیستی دیموکراتی کوردستان دەکەین کە سەرجەم بەڵگەکانی بخاتە ڕوو بۆ ئەوەی بۆ دادگای ئیسپات بکات لە کوێ بزوتنەوەی گۆڕان شەریکە لە چاڵێک نەوتە لە کۆمپانیایەکی نەقڵە لە هەر مشتەقاتێکی نەوتیا با بۆ دادگای ئیسپات کا گەرنا بە پێچەوانەوە ئێمە هەمووی ڕێکارێکی سزایی و مەدەنی دەداوات.